دوێنێ بوو خەڵک هاواریەگر ئەیانوت بەس پارچەوەرەقەیەکمان بنێ ئیتر بەسمانە ئەمە بۆ کراوەی ترە خەڵگە بێ سوپاسگوزار بێ بەڕاستی. ئەم مەلیکەی جەنابتە؟ ئەمە شاینەیە بەڵێ هینی منە. ئەمە نرخی چۆن ئێستا لە بازاڕ؟ وەڵای ئێستا لە بازاڕا بە 54 گەڵاوە معاملەی پێواکرێ سیارەکە مووسە ئیتر سیارەمان هەیە مووسە هەیە بڕاوەیە هەیە ساغە بینی مووس و بڕاوە دەگەڵایە بینی ساغ و مووس دەگەڵایە وەکو بڕیارەکەش بەڕاستی بڕیارێکی زۆر جوان بووە و دەستخۆشی لە لیژنەامنیەکانی سلێمانیەکەین کە بڕیارێکی باشیان دەرکردووە بۆ ئەم جۆرە ئۆتۆمبیلانە و کە بەڕاستی کۆمەڵێک خەڵک لی سوودمەند دەبێ وەکو خاوەن پێشانگا من خاوەن پێشانگانیم تەنها ئەم ئۆتۆمبیلەم هەیە کڕین و فرۆشتنی پێواکەم بەڵام وەکو بڕیارەکە بڕیارێکی باشە بەڵام کۆمەڵێک خەڵک لەسەر دڵی گرانەکە ئەڵێ ناتوانین بیفرۆشینەوانێ بەڵام هەتا دوێنێ بوو خەڵک هاواریەگر ئەیانوت بەس پارچەوەرەقەیەکمان بنێ ئیتر بەسمانە ئەمە بۆ کراوەی ترە خەڵگە بێ سوپاسگوزار بێ بەڕاستی وەکو فرۆشتنەوەکەی شتێکی باش نییە بەڵام وەکو کۆدکردنەکە شتێکی باشە بەڵام وەکو نەفرۆشتنەوەکەی بڕوان ناکەم بەو شێوازە بەردەوام بێ لەوانەیە سبەینێک لیژنەکان خۆیان هاوکاریان کەن و بشتوانن هاوکاریەوەیان کەن کە بیان بیفرۆشتنەوانی و بچی بیکەی بە ناوی کەسێکی ترەوانێ. باشە لێرەدا بۆتان دیاری کراوە کە ئێستا ئۆتۆمبیلە بەکێ بفرۆشن بە کوردیان بە دەروی کوردستان؟ هیچ شتێک لەو بابەتە نەهاتووە و کە زیاری نەکراوە بەڵام زیاترەوەی کە مامەڵی پێواکە هەر کوردە داماوەکەی خۆمانەوە وانەیە کە توانای مادیان لە بینی 40 گەڵا تا 50 گەڵایە وەکو نرخ لەم دەقات جێگیرە هەر وەک خۆیەتی ئەگەر بۆ نمونە بڕیارەکە گرتن بۆ 10 گەڵا لە بازاڕ ئەشکایان بۆ نمونەگەر بڕیارەکە ڕقمکردن بۆ 10 گەڵا بۆ 20 گەڵا ئەچووە سەری بەڵام ئەم شێوازە کە ئەڵێ فرۆشتنی ئەبێ بۆ وەستێنرێت تقریبا سارەکەی وەکو خۆیەتی لەیسەیە تا ئێستا تۆ ناتوانانی بیفرۆشی؟ باڵی سیاتوانی بیفرۆشی هەتایەکیدا ئەو کەسێک کە لەسەر فرۆش ناتوانێت ئیسە بیفرۆشێ ئەو کەسەی لە کڕی ناتوانێت ئیسە بیکڕێ وەکو نرخ ئامادە نیم بەکەمتر بیفرۆشم لەبەری نرخی خۆی هەر ئەکات دەم سیارە هەر 55 گەڵایە گەرەکات وەکو وەژنەشی فرۆشم تۆمارێکەمەیگە مە ناوی خۆمەوە